هەرێک سێ بەس نییە و خرمە ئەرێ دە بەسە خرم هەموو شەوێ خەرمۆهۆر و بەس نییە پێکەنە شێستی مانجەیە شنو مێردی عالەمێ بە شەوان بە ڕۆمانسی تەعامل لەگە یەک دەکەن ئێمەش بە خرمە خیاری شارۆخش بینە بنجەی بابە کوونایشی بابە کوونایشی ئاتو دەزانێت چەند لەو مایدەیە کردیە ئاتو لە سبەینی ڕات پێی دەکەی مایدەی فیریش بام کە لە مێژوو تەقی بوو نە باشتر بووم هەرێکسێتە بە سەو خرمە ئەی بابە ڕوو چ بوو لە پشتم ڕاچوو سێو لە پشتم ڕادەسی سێوتی تە بێتە بنجەی کچێ بەس نییە هاوار ئەوەش بخۆ مەغدوری بەکە چێ هەبوو بۆ ئەم شەوەشی کچێ وەڵڵاهی لەوەی دەترسێن برایەکانی حەلیمەی خێزانم بمبینی وەڵڵاهی مشکلە ناوانە بە قورعان هەبوو جا بە وەزعی چۆن دەبێ منەوە تۆ نەتوانی لە دەرێ بێن شەربەتێک دەگەڵێک بخۆینەوە براکانی حەلیمەی دێ کچێ تو معاناتی من نازانێت چێ وەڵڵا من لە معانات دەژیم وەڵڵا ئەمن سرم چووتە قوڕێ لەگە حەلیمەی ئەمن نییە تازە نییە تازە سمێرم گۆگرەی دەکرد باپیرم دەیگۆ ئی لە دەبی ژنێ بینی بە بامی دەگۆ دەیگۆ ژنی لۆوەی نەینی دوایەوە کوڕەکی خراپ دەردێ دوای ناتانی سەیتەڕی سەری بکەی وەڵحاسل ئەمنیان تووشی حەلیمەی کرد شەوی بوو کوزاوایەتی چم دیت پەردەی دەم چایم هەڵداوە دەعبام دیت جارێ هیچی نەگو یەکسەر گوتی یەڵە خواردنی بخۆین یەکەم شەو دەیگۆ خواردنی بخۆین دەزانی چێ ئەبۆ باوەت باش پێ بڵم چەتەنێ ئەو جویانت ئایلەی من ئەمن نادا بە پیاوێکی کەژنی هەیە هەڵی بووی دەبێت تەلاقی دەی زۆر بەخێرێن ستەخۆن خزمەتتان کەین لۆ من ماستاوە چ تێر خێبینە هەبە خۆێرە کە بابخانە نییە کاکە لیمۆنانایەکی بێنە بۆ من لیمۆنانا بەسەرچاو ئێمنی ژۆچوی کاکە نعناعەکەی تێدا باشەویش بەسەرچاو بێ زەحمەت دوودانە لیمۆنانە دوو لیمۆنانا باش بەسەرچاو دەخسمەت بێن هەبوو ئێرە کە بابخانەیە بۆ دەزانی من حەلیمەم دەگەڵ حەلیمەی هاتوێ دەرێ لێم مەگرە وڵایە من جێبە هەم نەدیتەوە یەکەم جارە لە بە خاتری تو دێمە جێبە ئەمە هەر چای خانە یاکیادی داینش گوتم چایەکی بینەکە چایەکی بینەکە کاراوارم کردێ بەخوای ئەخە حەلیمە فێری سەقافەتی نەکردووی لەمە بە دوا دەبێ فێر بیە من دێمە جێ ئاوە کەچێ ئەو حەلیمەیە ئەکبەر غەڵەت بوو لە ژیانی من کەچێ ئەو حەلیمەیە ئەمێ تەحتیم کرد تەدمیر بووم هەکە بابەت جانتەی ژنان میکیازی تێدا نیە هەکە جانتەی تو میکیاز تێدا نیە کچێ بابە ئیوی خیاری تێدایە جێزەری تێدایە کچێ شەکرە زێوی تێدایە هەکە جانتەی تو بۆنی مەعەتەری تێدا نیە کچێ ئیوی بەهاراتی تێدایە کچێ ئیوی کەچەبی تێدایە کچێ ئیوی تەوابلی تێدایە کچێ مەعەدەل بۆ تەوابلمان لێ دەدەری باب لە هیچی ئاینەما ئەبۆ خۆ ئەوە چانتایە خۆ سەلاجە نییە ئەوەیە مەعاناتی من حیاتم ئەوەیە مەعاناتی من ئەڤین ڕوحەکەم لە من تێبگەت هێ ئەتو بەس لە من بگەی مشکلەمان نابی ئەمن ئەتوی بە زیمارە دەکەم ماوەک وەچی کەتینە سەرسکەی ئەو زەمەجارە چی وەردەگرم و ڕات تەلاقی دەدەم حیاتم ئەوەندە بەجێ من کە ئەدی ئایلەم سپاس دەستخۆش چێ ئەڤین حیاتم ڕوحەکەی من بە قورعان ئەتو نەبی لە ژیانم شێت دەبمە من قەی نەعیبنی ئافۆکە حیاتم کچێ ئەتو دەتوێ بم شێت بم کچێ دەتەوێت تەحتیم بم بەس نییە لە دەست حەلیمۆکەی شێت بووی بە ئەوزە بلێ لە دەست ئەفۆ شێت بوو کچێ ئەتو دەرد و دەرمانی منی بابە بەس پێ ڕازی بە کچێ بەس ڕازی بە ئەتو نییە ڕازی بێ هەموو خۆشی دنیام دەدێ ئەفۆکە حیاتم نازانم ئەبۆ با فکری لێ بکەمەوە جا پێت دەڵێم کەس بە دواتەوە نەبوو نەوەڵا قوربانەوە چییە ئاوەڕانە لە پۆلیس بەدواتەوەیە نەوەڵا پۆلیس دیە بۆی وتم بابێنە ئێرە چکە زانی چی قەزیەکە ئێمە هەرچی کەس زانیوێتی گوێمەیە دێ قوربان بەڕاستی یانی ئەم باخە جوانە و چاک دزی ئەڵم دزی دەستکە و بۆ خۆت دەستێ خۆش بێت کورت و واز لەو شتانە بێنە نەکبەتی کوڕی نەکبەت قەزیەکەمان زۆر گەورە بۆ چۆتە مەحکەمەوە وا نەڵێ بەخوا وەڵا من بایەکە و بەلای ژۆماڕوە بۆ من سێ ڕۆژەنانم خواردووە گەورم شەوکردنانە بۆ ناخورێ سەمون بخۆ چییە پێم ڕابێری کەی وەختیەوەی نەکبەت هەر هەمومان هەڵەواسن باوکە ڕۆ بەگوێ شەڵا بەجۆ بواە دێوەڵا جۆ بگرم من ئەسڵەن هەر بە خەیاڵمان نایەت بۆ چۆن ئەی من پێم نەوەتی خطەمە دروستەکە لای خۆمە ئەی ڕۆژێ گەورم شەوکە پێم نەوتی مۆزەفێکم هەیە ناوی عەبوێ تۆزی حەپۆل و گێژە
ئەم عبووە ئیفادێکی بووەکەم بۆ فەڕەنسا ئەی دوایەوە نیازی هەیە ژنی دوو هەم بێنێت ئێ ئەخم بەس بڵێ چونکە شتەکان مەراحیلە مەرحەلە بە مەرحەلاچینە پێشەوە تۆ قەزیەکە دانێ بۆ خۆم و حەق نەبێ باش ئێستا من چی بکەم گەورم شەوکەت بەس بڵێ من چی بکەم تۆ قۆڵکە بە قۆڵما ئێستا من تێدەگەێنم خۆ بۆ ناخۆن ئەمن بۆچی ئەتوی دەبینم سەر و درم دەگیرێ قەپاغی مەعیدەم قەپات دەبی ئەوە تو لە زیاتی من ناخۆی ماشەڵڵا وەچە تو نای دەخۆی بەشی یەک گەڕەکی دەخۆی ئەتو تێر دەبی یەک گەڕەک تێر دەبی وانەش خنچەی ئەوەش بخۆ با مەغدور نەبی هەموو ڕژال لەسەر چ بوو گۆتە چە بوو ماینووسەکە سێ بابە نەمهینە نا بابە خراپە کەچەپ خراپە لۆتەوە دەدەخۆی سێ بابە هەفتەکەی دی یەک سێتم هینا بە دوو ڕۆژی خەلاست کرد دەتەوێت خۆت بکوژی ئەوە مەوزوعەکەی حەزم کرد پێت بڵێم سەفەرێکم کەتە پێشی ئیدایرەی بە ئیفاد دەچوە فڕەنسا من ژەم ئێوە دەی بابە نابینا ئەوە ئیفادە ئیدایرەیە لۆ ئیش دەچین فێری دەورە و شتانە دەبین هەوکە ئی خواردنێ با ئیفادەکە ئەتون دەنارد ئەلگوناح بۆم بچم بەس ئەوە ئیشی دایرەیە نابێت توی بم ئەوجە لەوێن دەرێ عەبای فەڕەنسی دۆ دەینم ئەبام ناوێ پەریری فەڕەنسی بۆ بێنە پەریری فەڕەنسی بەسەر ئەو چاوانم لۆ دەینم بە چاوان ئەی من نێم بۆ فەڕەنسا پەریر دۆ ناینم ئەو دەبار یەک دەقەمە دیرە بزانم چی دێ بەڵێ مامۆستا چاوەکەمی بەڕێزێت و ینی بەیانی بێمەلات بەتەنێ باشە بە چاوان ئیشەڵڵە بەیانی زوو بەتەنیا دێمەلە لە خزمەتم سەر چاوم ئەوتم شایست دەکەی مامۆستا ئەڵم ئەمونەوەکو یەکێک گوێی لێمان بێت بزان کەوا تۆم نادۆ بە شەرەف و ناموسم 50 کەس سەرەی گرت و بۆم ئیفادی فەڕەنسایە جارێشم براکانم بزانم ئەوان نەنووسراون تۆ نووسراویت هەڕێک ژنەکەمە بنەوە والله مامۆستا من مەمنونی تومە بەڕاستی یعنی ئەوە چاکەی زۆر گەورەیە لەگەڵ من دەکەی بەس یەک مشکلمان هەیە مامۆستامە مشکلی چی؟ مامۆستا ئەمن دەچێم وەچی لە فەڕەنسای گەڕامەوە وەزیر داوامان لێ بکە بڵێ کار راپۆرتستان کرد لەوێن دەری ئەبۆ جان وەزیر حەقی چێ بەسەرەوە کوای شێ ڕۆژۆ بۆ ئەوروپا هاتوێتەوە وەزیر بانی کردووە دوای خەمە نەبێ من بە فەرمیێ و نێرم بەس مشکەشکەمان هەیە مامۆستا یا الله من یعنی بە جوانی فەڕەنسی نازانم یعنی ئەم مەسەن حەزم لەوێن دەرێ حەزم چۆ دۆی ئەم بە فەڕەنسی چ بە دۆی بڵێم دۆم لۆ بینن تۆ سەیری ئەو مشکلەیە چۆن بە عەقڵی مدیرەکەتان نەهاتووە فەڕەنسیش نازانی ئەرێ تۆ بەشەری ئەرێ تۆ ئینسانی با بەخۆم بەڕاستی ناونێرم بۆ فەڕەنسا ئەونێرم بۆ شەهرە العەسەل بێعەقڵ دوای وا گریمان ناردیشین بۆ فەڕەنسا لە فەڕەنسا دۆکۆ هەیە لێ بەس ماستاو هەیە وەڵای ڕازەکەی مازە بۆ خدای من لە بیرم کرد بزانە وام زای دەچمە فەڕەنسای مازان دەستفەشرا العەسەری بەس بنای فەڕەنسای بۆ خدای مامۆستا یعنی خێرەکی گەورەت کرد یعنی ئەو فترەی لە کۆل ئەو ژەی دەبمەوە وەڵای ئەمنی کوشتێ بۆ خدای ئەو هەموو خواردنە چێ دەخوا تێر نابی تێر معاشم هەمووی لۆ خواردنی دەڕوا نازانم چێوە دەچی مامۆستا عینی دەرەی نییە کێسی ئەوەی نییە بورغی کێسی مەعیدەی تێک چووە سیلاک بووە مامۆستا دوای ئەم بەڕاستی ئەڤینم خۆش دەوێ برینداری ئەڤینیمە مامۆستا هەموو جارێ ئەو گۆرانێ دەلێم برینداری ئەڤین خانم تێرێرێرێم مامۆستا تەسەورکە چی زۆر عەندیکە داوام لێ دەکا چ لای زستانەیە دەلێ بڕۆ کەوکەوم لۆ بینە کەوکاو هەرێ وەڵڵا کەوکەو چییە؟ کەوکەو ئەوەی بەچی عارەبانەیدا دەلێ یاڵە ئەزبەری کەوکاو ئەزبەری دەگەی خۆمان هاوینێ دنیا وا گەرمە دەکوڵێ دەلێ شەڵغەمم دەوێ دەی بە شەرەفم بە هاوین شێلم بخوا دوو مەڵ نێر دەریایکی ئەمەنە وەڵحاصل با مۆستا بەڕاستی ئەم زۆر مەمنونی توێمە ئەوە برادرێکم هەیە گۆتی نییە گۆتی هیچ غەمت نەبی نەشتێ فەڕەنسای وە دەکەم لە فەڕەنسایبی ڕسمی ئەوەی بورجی هەیە فەڕەنسای گۆتی بە شۆتۆشۆی لە پشتت دادەنێم بەچی؟ شۆتۆشۆ خۆی یا شۆفە تۆپە یا تۆپە شۆفە علا کولین مامۆستا ئەوە مامۆستا شەرمەزار ناکەم بزانیک و ئەو پارچە ئاردەکەم فرۆشتیە ئەوجا چەندت دەوێت لۆت بینم پارە تۆ عیب ناکەیت داناوەشیت ڕەشۆی بە من ئەستان بۆ ئیفادە ئێمە پارە دەینی عەبوو بەڕاستە مامۆستا یعنی دەمنێرنە فەڕەنسای پارەشم دەدەنێ هەرێ بەشەر فەڕەنسای چیتە
تۆ ناچی بۆ شەهر العەسەل والله مامۆستا لەبیرم چدا لێ من دەکەم هەموو جار باس فەرەنسای لێ خۆم لەبیر دەکەم ئەبۆ گوێ بگرە مەرج و مروجم هەیە شەرت و شروتم هەیە منیش گوێ بگرە فەیسبوک داخیت تەلەفۆنی کەس جواب نایێتەوە ئەنستەگرام و نازانم سناپ و تێلێگرام و ئەمانە هەموو داخی جوابی بابە نایێتەوە بەو خدای مامۆستا ئاتوو تەلەفۆنم دۆ بکەیت جواب نادەمەوە دەی دەفەرمو هەستە بڕۆ ون بە لەبەر چاومە دێ باشە مامۆس ئەم مەمنونم دەڕۆ ملیشم دەستشێنم بەس یەک پرسیارم هەبوو لە فەرەنسایەوەی گەڕامەوە حەزت لە چی هەدیەت لۆ بینم لە فەرەنسا ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە عریزەی تەعینەکەی بۆ نووسیت خۆش بوو مامۆستا خۆت دەگرتەوە بە خۆت عریزەت نووسی بە خۆش تەوقیعەت کرد قورئان ڕازەکەی دەسە بە لێ بشکێنە دەبڕۆ شێتم مەکە بۆنژۆر زیغۆ زغ و زۆغۆ وەرە ئەو تە چی ئەوە یعنی بە فەرەنسی خۆحافیز جا تو شەربە و خۆ حافیزی بوو یا مۆدە و ئیش پێ کرد دەبڕۆ وەحشی دەبڕۆ ئەمرن نەمێنێت وەرە ژوورێ وەرە چێ بابەتە ڕاوەستە با بزانم نەوە کەسێک بمان بینی چیشت بە خەڵکە هەمووی قەپاتکەم دەڵێم بۆ ئەمرت نەبردە و تێلێکی خۆشم نەتێنایێرە چێ بابە بەدزی ئەتومبارە کردیە بەدزی وەڵڵە هەمکە حەلیمەوی خێزانم بزانی بەخۆ بە پیکە بە شتی لێرە حازر دەبی ئەوە خانی برادەرمە چۆل و هۆلە لە خۆمان لێرە دەژین ماوەکی دوور پێکەوە دەبین گەیشتمە برازی خۆم ئەو ماوە دوور درێژە ناچمە دەرێ هەلە ژۆرێ دەبین لە خۆمان چ دەکەیندە لە ژوورێ ناچێ دەرێ دیواری لە بەخ دەکەم پانکەی سەقفی دەبەستم پاکەری دەفرۆشم بە چەرخەوە ئەنی بووکو زاوە چ دەکا فەرمو حیاتم بڕۆژە دەڵێم دەزانی چیا ئەبۆ گیان ئەسڵم باوەڕم نەدەکرم بە تۆ بگەم دڵم وا تون لێ دەدا کچێ ئەمنیش باوەڕم نەدەکرد بە تو دەکەم ئێ منیش وا دڵم پتەپتی دەکە بڕ پێشم کۆبا بڕۆ هەلندا ئەیاغندا عەجەب حەناسە جێدف جالن جاترسن هەواڵێکی بەپەلە ئەو فڕۆکەی کاوەودێکی یەکێک لە فەرمانگە حکوومەکان هەڵگرتبوو بە وڵاتی فەڕەنسا لە ئاسمانی سنوورەکانی جەزایر و فەڕەنسا کەوتە خوارەوە هەموو سەرنشینەکان بەداخەوە گیانیان لەدەستدا. ئەلەو ئەم کاتەوە باش پێم نەوەتی خەتەکەمان سەریەگرێت ئەوە سەری گرت دەستێ خۆش بێت لە ڕاگەاندەکانە بڵاو کراوەتەوە کەەوە تایارێک وا وەرگەڕاو ئەمانە بەڵام ئێستا ئەرکەکەی سەرشانی تۆ ئەوەیە بچی بڵێ گەندەڵەکانی ئەم فتری لەم دایرەیە کراوە هەمووی بخەیتە سەرشانی ئەبۆ ئەوە ئیشی تۆیە بوو بینم بزانم چیم بۆکەی
ئەو فڕۆکەیکە دوێنێ کەوتە خوارەوە لە ئەنجامدا هەموو سەرنشینەکان گیانیان لەدەستدا فەرمانبەرێکی تێدایە بە ناوی عەبوو عەلی باقی چەندین دۆسەی گەندەڵی لەسرە وەک دزینی داهاتی فەرمانگە و وەرگرتنی بەرتیل و بزربوونی 1 ملیۆن دلار و چەندین تاوانی تر وەک فرۆشتنی خۆراک و دەرمانی بەسەرچوو چەندین تاوانی تر کە ئێستاکە بۆتە هۆی ئەو قەیرانەی کە لە وڵات دروست گورە چاو لێ چییە لە گوێت لێیە لە فرۆشتنی مبتەلەکاتی ئەو دەبینی پرۆژەکانی ڕێگاوبان ئەی هاوار بە ماڵم تۆ سێری ئەمەکە کەلوپەلی بێکوالێت گورە خۆ من وەزاری پیاوێکی باشەوە دەستی هەبووە لە من گەندەڵەکانی وڵاتە کورە کاکە دەوازەیە بینی هەزار ڕەحمەتی لێبی گورە ڕەحمەتی چی بابە ڕەحمەتی چی کەس دزی بە ڕەحمەت کردووە پێستی سەری بە نەحلت بێ شەیتان بە شەیتانی خۆ وازی لێ نایە تو لە وازی لێ ناینە چاوەکەم ئەیسە بەس پێم لە تۆ چی تێ بۆچی هاتی وڵەوە کاکە من هەبیرم چوو ئەی بۆچی خەمبەر نادەی ئەوەی قەمبەر دەبڕە خۆ حافیز بێ های والله بریندارم برینداری ئەمین خانم هەبوو ئەوە زۆر گەورەی و شووتی خۆ ناچێتە نێو دەوی من هەر پشتە گەورەیە حەلیمە لە چێ وای حەلیمە لە چێ ئێستا هەمووی قل و دەی باوەڕ دەکەی لەکن حەلیمەی گندۆرە نییە گندۆرەی گەورە شەکرە سێوە وڵپ ئاوا دەکا هەر بە پەڵکەوە ئاوا دەکا والله وەچی شفتی دەخوا وەچی نیوەی شفتی دەشتێنی دەخوا وارزان یە قەلابە بلۆ چار ڕووکردە دنیا خەرا دەکا ئەی هاوار بلبل دەنجی بلبلی دێ دەنجی بلبلی دێ الله شفتی خواردنەی دەنجی هەنیە هەزەیە دەنجی نییە دەڵم هەبوو ئەمنت چەند خۆش دەوێت قسەیە ئەمە ئێستا نییە بە شعر لۆ دیسپات دەکەواتم خۆش دەگی دەلێ بێشیراڵتە خوڕماتە یارن یۆختە مرواتە چۆزلار و عەلەمی خەر قەشلار و قیاماتە دەخۆ من ئێستا نەگەیشتم تەرجمەکەوە تەرجمەی دەکەمەوە یعنی ئەو چاوانت نییە دنیای دەڕوخێنی ئەو برۆیانە قیامەتە یەک دقە تەلەفۆنە ئەو چێ دەجواب مەدەوە ڕاوەستەڕە ئەوە مامۆستا ئەحمەد مدیرە ئەلی گەڕێ سەد جار بەم نێگۆ گوتی ئەگە تەلەفۆنیشت لۆ هات جواب مەدە ئێستا وا بەخۆی تەلەفۆنم لۆ دەکەم دەی عەبۆ هەڵیگرا عەبۆ چۆنی خۆش سپاس دەکەم بە ڕێزی جۆ بگرە تۆ مردویت لەم دەقیقەیەوانێ نەخۆ پیشانی کەزەیت نەجوابی تەلەفۆنی کەزەیتەوانێ ئەو ڕقەمێکی ئێستاش بۆم کردیت ڕەشی کەرەوانێ کورە مامۆستا چاوەکەم باس دەکەی ئەوە کە ئەمن مردیمە ئەوە کەش دەڵێ نا مامۆستا کورە ئەزانم دەبان تۆ مردوی تەواو ڕاگەاندنی ئیعلانی کرد دەبڕدەکە دەی جۆ بگرە ئەو مکالمەی ئێستاشم ڕەشەکەیتەوە ڕقەمەکەشم بسڕۆ قەپاتی کە تەواو ئەلۆ هەبوو چ بوو مامۆستا ئەحمەدە دەڵێ ئەتوو مردی لە هەموو تەلەڤیزیۆنش ئیعلان کرای ئەتوو مردی چاکواتۆنێ زیندوی والله وەی دەگۆ مامۆستا هەستا سەبتین چاڵ تەلەڤیزیۆنکەین موبایلە کەش دەڵگرە وەرە بڕۆیم زانیتێ ئابۆڕۆیە هەر ئەمڕۆیە ئابۆگە لە دەوری خەنجەری گەبەری گرم لە ئەبینەر سەرانە چووی قەیرم نەزانی باڵم خواردنی دیانی ئەبن بێت تۆچی بگەم خواردن برسیمە ڕۆ ئابۆڕۆیە چ دەکەی چ حیاتی چ دەکەیەوە شتی کۆ دەکەمەوە دەڕۆم ئەوکە سەباب سەباب هەیەم تو هێندەی خزم کەس زەنگم بۆ لێدەن تازە تۆ مردووی بڵاو بۆ تۆ مردووی منیش حیام تۆ ناتوانم لەگەڵ تۆ بژیم کچێ بابە ناوی خوای بینە خۆقابی لە چییە دیعایەکە دەرچووە دیعاە لە زدی مەشهوران هەر دەچی پێوی مەشور مێردی مردوم ناوێ بڕۆکن حەلیمەی هەر حەلیمە بۆ تۆ باشە حەلیمە یعنی ئەخیری بگەڕێمەوە لای حەلیمەی چ بابە ناوی خوای بینە ئەمە یەڵە بگەینە یەک بینە بابە بینە پانتۆری زیادم پێ نییە بینە بابە بینە بەخای شەوەش دەبا بینە بابە بینە پانتۆری زیادم پێ نییە بە شۆڕتی بچمە دەرێ حیاتم ناوی خوای بینە دەی لە کەلی شەیتانی وەرە خوارێ لاکەوا بۆ لەو دەقەیڕا وا دەزانی چی ئەبۆ کەشمە کەچێ بابە ناوی خوای بینە بەجێی من کە دانیشە چێوە دەچی ئەتو وەرە با تەفاومە چی بکەین ئەتو وەرە السلام عليكم. عليكم السلام سامان كور. سەرچاوم تۆ کێی ربنا نام ناسي كاكا معقولة نام ناسي. ورکاکە بەچی بناسم تۆ دەمە چاو هەڵپێکاوە چوزانم پیاوکوژی دزی گەندەڵی جەردەی چیت ورا من أكبر مشتري ودكاني ما نيوي أشياء ودكاني لنا وزجع عائلي ما تزيد أبوها. لێ کورکاکە من سەد مشتری مێ چوزانم تۆ کامیانی نام ناس. بەچی بتناسم تۆ عەبۆ نیت هذه شيء ما.
ئەی تۆ نەمردی کوڕە مردنی چ کاکە بوختانە برام مردنی چ کورە کاکە هەچیت دزی و گەندەڵی تا وڵات هەیە لەژە سەری تۆیا بوو بەنزێنی خراپ دەرمانی خراپ و یەکسپایر زۆر شتی تریش کوڕە گەندەڵی چه حالی چه کوڕە کاکە ئەگەر من گەندەڵ مام ئەو هەموو قەردارە نەدەبوو قەرداری عەکەومەکەیمە بەخوای کاکە وەڵڵە بوختانە خۆت فەقیرەکەی ها قەرداری عالەمی و قەرداری منیشی هەینانە جیب بۆ هاتوویتەوە بۆچی هاتوویتەوە بەتەمای گەندەڵی تری کورە وەرن ئەو دەزا بگرن کورە ئەو دەزا بگرن کاکە گەندەڵەکەی وڵات هاتۆتەوە وەرن